الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. هرلا خزمت فرمودي نوزدم داين لشرح 40 نووي بشي كمان تواوكر أو الروايتي ابن عباس رضي الله رحمة خوالي السربي بوي الروايات كردوين كذا فرمي كنت خلف النبي صلى الله عليه وسلم يوما فقال يا غلام إني أعلمك كلمات احفظ الله يحفظك، احفظ الله تجده تجاهك، إذا سألت فاسأل الله، وإذا استعنت فاستعن بالله، واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك، وإن اجتمعوا على أن يضروك بشيء لم يضروك إلا بشيء قد كتبه الله عليك، رفعت الأقلام وجفت الصحف. لا درس رابردو أو من باس کرد و هندێک خاڵی زەروریمان لێ هەڵێنجان، بەڵام گوتمان لە ڕیوایەتێکی دیکەتا هاتووە کە غەیری ئیمامی تورمذی ئیمامی حاکم ڕەحمەتی خوای لەسەر بێ جێڕاویەتەوە دەفەرمێ احفظ الله تجده أمامك، تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة، واعلم أن ما أخطأك لم يكن ليصيبك، وما أصابك لم يكن ليخطئك، واعلم أن النصر مع الصبر، وأن الفرج مع الكرب، وأن مع العسر يسرا. أو رواية برابر إذا كان خوم لقل أو روايتي بيشي هندي قرانكاري تيدا كراون و کۆمەڵە قاعیدەیەکی زۆر گرنگی تێدا لە بۆ ژیانی ئێمەی مسلمان ئەگەر بمانەوێتن بەڕاستی لە دنیا بە شێوەیەکی وا بژین کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی سەرپەرشتیاری ئیش و کارەکانمان بکاتن و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئاگای لێمان بێتن و ئیش و کارەکانمان لە ژێر چاوی خوای پەروەردگار بێت تەبارەک و تەعالا. دەفەرمێ احفظ الله تجده أمامك. گوتمان پاراستنی خوای پەروەردگار یعنی چی برایانی بەڕێزم؟ پاراستنی سنوورەکانی خوای پەروەردگار لە دەرسی ڕابردوو بە تەفسیلی باسمان کرد ناگەڕێینەوە سەری. یعنی ئینسانی ئیماندار کە سنوورەکانی خوای پەروەردگاری پاراست، خۆی لە حەرامەکان پاراست و ئەمر و فەرمانەکانی خوای پەروەردگاری جێبەجێ کرد، خوای پەروەردگار ئەو ئینسانەی ستر دەکا و ئەو ئینسانەی دەپارێزی لە هەرچی بەڵاو موسیبەتی ئەو دنیایە و بە تایبەتیش ئەو بەڵاو موسیبەتانەی کە تووشی دینی ئینسان دێن، تووشی عەقیدەی ئینسان دێن. ئەوە زۆر گرینگە برا عەزیزەکانی خۆم. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ئەو دوعای کرد و فەرموویەتی چی؟ اللهم لا تجعل مصیبەتنا في دیننا. خوایە بەڵاو موسیبەت لە دینماندا نەبێتن، بەڵاو موسیبەت لە دینماندا نەبێتن. یعنی ئەو بەڵای موسیبەتی لە دنیا قەرەبۆ دەکرێتەوە، ئەو بەڵاو موسیبەتەی کە لە دنیادا توشمان دێتن، زەرەری مادی دەکەین، نەخۆش دەبین، منداڵمان دەمرێ، خێزانمان دەمرێ، بۆ خۆمان دەمرین، هەمووی قەرەبۆ دەکرێتەوە. بۆ چونکە ئینسان ئەگەر ئەهلی ئیمان بێ، ئەگەر ئینسان ئەهلی ئیمان بێ لە بەهەشت هەمووی کۆ دەبێتەوە، کەواتە قەرەبۆ بۆوە. بەڵام ئەوەی کە عەقیدەیە و ئەوەی کە ئیمانە و ئەوەی کە مسلمانەتی و دینداریە ئەوە قەرەبۆ ناکرێتەوە. لەبەرەوە گەورەترین هاوکاری خوای پەروەردگار بۆ ئەو کەسانەی کە سنوورەکانی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەپارێزن چییە؟ خوای پەروەردگار دینی ئەو ئینسانەی سەلامەت دەکا، عەقیدەی ئەو ئینسانەی سەلامەت دەکا، ئەو ئینسانە دەست بە حەبلی مەتینی خوای پەروەردگارەوە دەگرێتن. ئەوەش بە چ دەبێ گوتمان؟ بەوە دەبێ کە ئینسان سنوورەکانی خوای پەروەردگار نەشتێنی، سنوورەکانی خوای پەروەردگار بپارێزیتن. خاڵێکی زۆر زۆر گرنگ برا بەڕێزەکانی خۆم کەوا عەقیدەیە.
ئەوانە وەکو کو دەڵێ یەک کۆیەک دەکاتە دوو، ئەو شتانە دەبێمە لە بەریان کەین و دەبێ پێیانەوە پابەند بین. ئەگەر ئەو شتانەمان لە وەکو بڵێ کۆتایی پێهات بوو، قەناعەت کە زۆر خەفەت ناخۆی لەو دنیایی، فەقیر بی هەر خەفەت ناخۆی، دەوڵەمەند بی زێدەڕۆیی ناکەی، لە خۆ بایی نابی، نەخۆش بی سەبر دەگری، قالبت ساغ بوو شکر دەکەی، یعنی هەموو حاڵەتەکان دەزانی چۆن معاملەی تەندروستیان لەگەڵ بکەی. دەفەرمێ چی؟ دەفەرمێ کاتێک کە تعرف إلى الله في الرخاء، لە کاتی خۆشیان خوا بناسە، خوات لەبیر نەچێ لە ناخۆشیان. هەر کاتێک ئەتۆ خوات لەبیر نەچوو لە خۆشیان، لە کاتی دەوڵەمەندی خوات و فکر بێ بزانە خوا پێیداوی، قالبت ساغە بزانە خوای گەورە و قالب ساغیە پێداوی، ماڵ و منداڵی پێداوی بزانە خوای گەورە پێیداوی. هەرچی کە چاکە و حەسەناتی ئەو دنیایە کە لە چوارچەوەی خۆشیەکاندایەک دەگرنەوە، خوات لەبیر نەچێت. دائیمەن سوپاس و ستایشی خوای پەروەردگار بکە. ئاها خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ ئیعمەلوا ئالە داوودە شوکڕا. شکرانە بە چ دەکرێت؟ بەکردەوە عەمەل دەکرێتن. ئینسان دەبێت شکرانەی نیعمەتەکانی خوا بکە کە خوای پەروەردگار پێی داوین. ئەوەیە تعرف إلى الله في الرخاء. ترست لە دنیا، فەقیرنی، نەخۆشنی، بەڵام بزانە محتاجی خوایەکی، محتاجی زاتێکی ئەو خوایە بناسە. ناسینی خوای پەروەردگار هەر ئەوە نییە بڵێ وەڵا خوایە کێ و ئەڵڵایە و خاوەنیم، نە، دەبێ بەڕاستی عیبادەتێکی جوانی ئەو خوایە بکەی تەبارەک و تەعالە و شکرانەی نیعمەتەکانی خوای پەروەردگار بکەی. ئەوجا دەفەرمێ چی؟ دەفەرمێ یعریفوکە فی الشدە، کە تووشی ناخۆشیان هاتی، خوای پەروەردگارە تۆ لەبیر ناکات. تەماشەکەن برا بەڕێزەکانی خۆ، لە چه حاڵەتێکی زۆر تەنگەتاودا، زۆر حەریج، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو حاڵەتەی بە فکری ئیمامی ئەبوبەکر دێنیتەوە. لە خۆشیان خوای پەروەردگاریان ناسیوە، شکرانەیان کردووە، ستایشیان کردووە، پەرستویانە، بە خەڵکیان ناساندووە، کە دەچنە ناو ئەشکەوتەکەی، کافرەکان دێن لەسەر بەردەکەی، لەسەر بەردی ڕادەوەستن. دەیبینی ئیمامی ئەبوبەکر، پێغەمبەر دەیانبینێ و کافرانە، ئیمامی ئەبوبەکر سەر دەباتە بنجێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، دەفەرمێتن ئەی پێغەمبەری خوا، کوڕە هەر یەکیان تەماشای بن پێی خۆیان کەن دەمان بینن. پێغەمبەر چ دەفەرمێت؟ بە زەردەخەنەیەکەوە دەفەرمێ یا ئەبا بەکر، ئەی ئەبوبەکر، ما بالوکە باثنەینی الله ثالثهما، گومانت لەکوێیە کاتێک خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دوو کەس لە ئەشکەوتەکەن ئەوەی سێم خوایە، یعنی چیانی مەترسێ خوا دەمان پارێزیتن. یعریفوکە فی الشدە، لە کاتی تەنگانیان فریاد دەکەوێت، بەهانات دێتن، دەروی خێرت لێ دەکاتەوە. ئەوە خاڵێکی زۆر گرینگە، با لە بیرمان نەچێتن. ئەگەر بمانەوێت لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیاندا خوای پەروەردگار فریامان کەوێ، لە کاتی خۆشیان با خوای گەورە لە بیر نەکەین. قاعیدەی دووەم دەفەرمێ واعلم أنما أخطأك لم يكن ليصيبك. برا بەڕێزەکانی خۆ، زۆر جاران دەبینی کارەساتێک ڕوودەدا، موسیبەتێک ڕوودەدا، ئەو کارەسات و موسیبەتە دەڵێ وەڵڵاهی زۆری نەمابوو ئەمیش وەگەڵ بکەوم، زۆری نەمابوو ئەمیش شتێکم بکەوی لە بەین بچم، یەک تۆزقاڵی دیکە هات باە ئەمیش. ئەوە غەڵەتە. خوای گەورە تەقدیری نەکرد بوو ئەتوو وات لێ بێت، تەقدیری نەکرد بوو ئەو فیشەکە بە تۆ بکەوێتن، تەقدیری نەکرد بوو کە سیارە وەردەگەڕێتن ئەتۆ بمری، تەقدیری نەکرد بوو سیارەکەت وەرگەڕێ بەڵێ تای تەقیون، بەڵام سیارەکە وەرنەگەڕاوە، خوای گەورە تەقدیری نەکردووە. وەڵا ئەگە خۆم نەبەست باوە، خوای گەورە تەقدیری کردووە خۆ بەستێ و بۆی کە هیچت لێنێتن. دەفەرمێ واعلم، بزانە، أنما أخطأك لم يكن ليصيبك،
یعنی شتێک کە خوای پەروەردگار بۆ تۆی ناردبێتن ئەتۆ هەموو ئەسباب و هۆکاری دنیای بگریە بەر بۆی کە خۆ پارێزی ناتوانانی خۆ پارێزی کەواتە خوای گەورە تەقدیری نەکردووە کە تووشت بێتن. یەک حاڵەتی زۆر گرنگی پێم خۆشە ئیشارەی پێ بکەم لێرانە ئەویش چییە؟ خوای گەورە کۆمەڵە مەلایکەتێکی هەن ناویان چییە؟ حەفەظە خوا پاداشت داتەوە. ئەو مەلایکەتانەی کە حەفەظەن لەگەڵ هەموو ئینسانەکاندان لەگەڵ پیا و لەگەڵ ژنە لەگەڵ منداڵان لەگەڵ هەموو ئینسانێکیدا کە خوا خەڵقی کردووە يحفظونه من أمر الله. ئەگەر شتێک خوای گەورە تەقدیری نەکردبێتن ئەو مەلایکەتانە و ئینسانەی دەپارێزن. جاری وایە دەبینی ئاگادارت دەکەنەوە لە شتێک کو بە 100 کەسی پێت بڵێن هەستە لێرانە بڕۆیرایە لێرانە شتێک ڕوودەدات ئەتۆ هەڵدەستی پاشی تو تەماشە دەکەی یعنی کارەساتێک ڕوودەدا لەو شوێنێکە لەوێن دەرێبای نەدەمایەت ئەوەیە واعلم أنما أخطأك لم يكن ليصيبك ئەوەی کە لە تۆ لایداوە بۆی نهاتۆ کە تووشی تۆ بێت. ئەوجا قاعدەی سێم وما أصابك لم يكن ليخطئك وەوەی کە تووشت دێ بەهەڵە تووشت نەهاتووە وەڵا گە لە ماڵێ بایی هۆی لێ نەدەهات وەڵا گەر نەچوو بایە سەفرەی سیاریان وەرنەدەگەڕە وەڵا گە نەچوو بایە سەفرەی گورگ نەی دەخوار ئەگەر نزانم نەچوو بایە فڵان کە شوێنەی کاکە خوای گەورە تەبارەک و تەعالا هەجەلی تۆی لە شوێنێکی هیناوە قەدەری تۆی لە شوێنێکی بڕیار لەسەرداوە دەبێ بچێوێن دەرێ. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێرمان دەکا دەفەرمێ کە قەدەری خوای گەورە ڕوویدا زۆر مەڵێن وەڵا ئەگەر ئاوانە بایە و ئاوا دەبوو بڵێن قەدەر الله ما شاء فعل ئەوەی خوا تەقدیری بۆ کردبوو جێبەجێ بوو. دەنا برا بەڕێزەکانی خۆم تەماشەکە جاری وایە سیارەیە وەردەگەڕێت 4 نەفەری تێدان سیارە وەرگەڕاوە تەقلەی لێداون 5-6 تەقلەی لێداون لەو 4 نەفەرانە دویان مردوون دویان سەلامەتن یەکیان مردووە سەیان سەلامەتن نەخێر هەر 4یان مردوون نەخێر هەیەکان چیان لێ نەهاتووە. ئەوە چی هەمووی تەقدیری خوایە هەمووی تەقدیراتی خوایە دەبێ ئەو شتانەمان ئاگا لێ بیتن و مراجعەیان بکەینەوە و ئاخر شت دەفەرمێ واعلم کەوەش قاعیدەیەکی زۆر زێڕینە واعلم أن النصر مع الصبر ئەوەی بزانن خەڵچینە سەرکەوتن لەگەڵ ئارامگرتندایە. ئەتۆ کاتێک کە لە جیهادی بەرامبەر بە دوژمنانی ئیسلامیان بەرامبەر بە دوژمنانی وڵاتەکەت کاتێک کە زاڵ دەبی بەسەر دوژمنانی دینت بەسەر دوژمنانی وڵاتت بەسەر دوژمنانی نەتەوەت یەک شتە نەسڕەتی تو سەرکەوتنی تو دەستە بەردەکاتن لە دوژمنەکەی خۆت سەعاتێک زیاتر سەبرت هەبێتن. النەسڕ صبر ساعة نەسڕەت جا مەبەستێ سەعاتێک نییە ئاگاتان لێ بیتن مەبەستێ و سەعاتە نییە بڵێ 6 دەق مەبەستی لەحزەیەکە یەک لەحزەی لە دوژمنی خۆت سەبرت زیاتر بێ ئەتۆ ڕامەکە ئەو ڕادەکات ئەتۆ پشت هەڵمەکە و پشت هەڵدەکاتن. ئەوە لۆ خۆشی دەڵێ ڕۆژێ پیاوێکی حەچیم و پیاوێکی بەغیرەت ئەو گوتی تو زۆر مەشهوری بەغیرەت ئەویش گوتی زۆر مەشغولی بە حکمەتوان پێم بڵێ چۆن گوتی وەرە با دەستی لە ناو دەوی یەکترنی دەستیان لە ناو دەوی یەکترنا دەستی گوتێت و بە هەموو قەوەتی خۆ دەستی من بگەزات هەردووکان بە هەموو قووەتی خۆ دەستیەک دیان گەست ئەوەی حەچیمەکە هاواری لێ هەستا ئەوەی دیکە گوێ لێ نەبوو گوتی وەڵڵا من لە تو وەختە بوو ڕوحم دەرچیتن بەسە من سەبرم لە تو زیاتر گر ئەگە تو هاوارت نەکرد با من هاوارم دەکرد. بەرامبەر بە دوژمنەکەت بەرامبەر بە نەیارەکەت لەحزەیەک سەبرت زیاتر بێت و سەردەکەوی. ئەو جابرا بە ڕێزەکانی خۆم خاڵێکی دیکە دەفەرمێوە ئەن الفەرەج مع الکەڕب. برا عەزیزەکانی خۆم هەر کاتێک ناخۆشی هاتن بزانن کە خۆشی لە دوان هەر کاتێ ناخۆشی دەورەیان دای بزانن کە خۆشیەکان وردە وردەدێن ئەو ناخۆشیانە ڕادەماڵەوە. سونەنی خوای پەروەردگارە ناخۆشی تەمەنیان کورتترە ناخۆشی تەشبیه نەبێ وەکوو هەڵامەتێ وایە چۆ کابرا دەڵێ هەڵامەتێک هات 3 ڕۆژان دەبێ
حاڵەتی خۆی 3 ڕۆژان دەبێت ئەوەی خۆی دەورەی خۆی دەوەڕان بکات و کۆتایی پێدێتنەگە دەرمانی بخۆی یان نەخۆی ناخۆشی ئاوانە. پێغەمبەر دەفەرمێ وأن الفرج مع الكرب، هەر کاتێک کە ناخۆشی هاتن خۆشی دێن ئەو ناخۆشیانە ڕادەماڵن. بەڵام ئاگاتان لێبێ برا بە ڕێزەکانی خۆم، نەخۆشی جاری وا هەیە، نەخۆشی جەستەیی ئەوە شەرتی نییە بڵێ وەڵا هەرچی نەخۆش و 3 ڕۆژان حیساب کات و دەبی چاوی تۆ خوا شیفای بدات. جاری وا هەیە خۆشی ئەو نەخۆشیەی لە شیفا لەوەیە کە خوا شیفای نەدات. ئەوە یعنیسی ئەو ئینسانە ئەگەر خوا شیفای دا تووشی بەڵاو موسیبەتێکی گەورە دەبێت. بەڵام ئەگەر نەخۆش بێتن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پلە و پایی بەرز دەکاتەوە، دەبێتە کەفارەتی گوناهەکانی و لە زۆر بەڵاو موسیبەتی تری ئەو دنیای خوای گەورە دەیپارێزیت. بەڵام العموم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کە ناخۆشی هاتن ناخۆشیەکان ڕادەماڵن و دەفەرمێ وأن مع العسر يسرا، بەدوای هەموو ناخۆشیەکی خۆشیەک دێت. خوای گەورە تەبارەک و تەعالا هەرچی خۆشی و خۆشگوزەرانیە بۆمان دەستەبەر کاتن و عاقبەتمان خێر بکاتن و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی طاعەت و عیبادەتی هەموو لایەکی قبول بکاتن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.